سڵاتان لێبێ قوتابیانی عزیز لەوانەی ڕابردوو لێر ڕاوەستاین لە دۆزینەوەی تەواوکاری بە هایڕووتە. ئەگەر نەخشەی ناو بە هایڕووتەکەت ناو تەواوکاریەکە بە هایڕووتی تێدا بوو، یعنی بۆ نمونە قوتابیان تەواوکارێکمان هەبوو بە هایڕووتی تێدا بوو، باشە باو هابرێت ئەوە پێویستە ناو بە هایڕووتەکە یەکسان کەین بە سفر ئەو بەهای یەکسێک کە دۆزیمانەوە تاوان ئەو بەهای یەکسێک کە دۆزیمانەوە ئەو جاگەر هاتوو لە ماوەکەدا هەبوو لە ماوەی سنووردارەکە ئەوە دەبیتە سەرجەمی دوو تەواوکاریەکە بابرێت. ئەجا حەسە پارچەکان بە گوێرەی نمونەکە دەگۆڕێ بابرێت قوتابیە باشە. بابێن مەبەستمان چێ لێرکانە و قسەی کەوا کردمان، یعنی بۆ نمونەگە پرسیارێکی وامان هاتە پێش کو دێن تەواوکاری لە بۆی دەدۆزینەوە، باشە قوتابیە؟ یاڵا بابزانین کو دەی دۆزینەوە قوتابیە. دێن یەکەم جار ناو بە هایڕووتەکە یەکسانەکەین بە سفر، باشە؟ ناو بە هایڕووتەکە چێ دەکەین؟ یەکسانی دەکەین بە سفر، باشە؟ دەرێ ئێکس ئەوتانە بە هایڕووتی یەکس ناو بە هایڕووتی یەکس یەکسانە ئێکس یەکسانە بە سفر، ئێکس دەکاتە چەند؟ دەکاتە سفر. تەماشای حدودی تەواوکاری بکە. حدودی تەواوکاری چەند لە بۆ چەندە قوتابیە؟ حدودی تەواوکاری ئەگەر بێی دیقەتکەی سالب سێ لە بۆ تەواوکاری سالب سێ ئەوە سالب یەک لە بۆ سێە، وایە؟ کەواتە دەی تەواوکاری دەبیتە سالب یەک لە بۆ سفر، سفریش لە بۆ سێ، باشە قوتابیە؟ دەبیتە تەواوکاری دەبیتە چەند؟ دەبیتە دوو پارچە لەوە چکە سفر دانەیە لەو ماوەیە. کەواتە دێین چی لێ دەکەین؟ تەماشای کە گوتمان تەواوکاری سالب یەک لەو سفر، سفر لە بۆ سێ. قوتابیان دێین تەماشە دەکەینێ لێرکانە ئەوە سفر لە ناوەندەیە، دەستە چەپ بە سالب بەگرە، دەستە ڕاست بە موجب وەرگرە، باشە قوتابیان؟ چکە سفر ئەو سفرە هی ناو بە هایڕووتەکەمان یەکسان کە بە سفر و سفرمان لەوەی هینە. حدودی تەواوکاریەکەشمان سنووری تەواوکاری سالب یەک لە بۆ سێە لۆیە ئەو دیوەی دەستە چەپ بە سالب دەستە ڕاست بە موجب وەرگرە، باشە؟ کەواتە مانای وێ ئەنجامی ئەو تەواوکارێ بریتێ لە چێ؟ بریتێ لە تەواوکاری سالب یەک لە بۆ سفر دیەکس کۆ ئەو جارە تەواوکاری سفر لە بۆ سێ دیەکس، باشە؟ دەین چ دەکەین؟ ئەو یەکە هیچ ئەوە کەم گوتمان سالب یەک لۆ سفر بە هایڕووت بەچەوە دەچێت بە سالب، سالبی بە هایڕووت لەگە سالبی پرسیارەکەی سالب جاران سالب دەکا موجب. ئەو جارە ئەوە یەک سالبی پرسیارەکەی لەگە موجبی بە هایڕووت موجب جاران سالب دەکاتەوە سالب ئێکس. ئەو دەین هاتیانی تەواوکاری خۆمە وەردەگرین، یاڵە بابزانین تەواوکارەکەی دەکاتە چی؟ تەواوکاری یەکی دەکا ئێکس، تەواوکاری وەی دەکا ئێکس توان دوو لەسەر دوو لە ماوەی چەندی؟ لە ماوەی سالب یەک لۆ سفر کۆ ئەو جارە تەواوکاری یەکی دیسان دەکاتە ئێکس ئیوەش دەکاتە چی؟ ئێکس توان دوو لەسەر دوو لە ماوەی چەندی؟ لە ماوەی سفر لە بۆ سێ، باشە قوتابیە؟ ئێستا تەواوکاریم دیتەوە ئەوزە دێم یەکێک ئەیدوباب دێم داینێمەوە سفر کۆ سفر توان دوو دابەش دوو، ئەوە خەڵاس و کەم. ئەو جارە سالب یەکی دادنم سالب یەک کۆ سالب یەک توان دوو لەسەر دوو، ئەوە خەڵاس بە کەواتە ئێستا ئەوەیە تەواو بوو، باشە قوتابیان؟ هیوەی تەواو بوو کۆ ئەو جارە ئیوەی دەست پێی دەکەین دووبارە دێم چ دەکەم؟ سێی دادنێم و قوتابیە سێی لەوەی دادنێم سێ کەم سێ توان دوو لەسەر دوو، باشە؟ ئەوە خەڵاس بوو کەم ئەو جارە دووبارە دێم چ دەکەم؟ سفرەکەی دادنێمەوە سفر کەم سفر توان دوو لەسەر دوو، تەواو قوتابیان؟ ئێستا ئەوانەمان زانی، باشە؟ ئەوە بەتەنێ ئەوەشیان بەتەنێ دوێ بەهایەکانم دانەوە ئەنجامەکەی بزانین دەکاتە چەند؟ سفر توان دابەش دوو کۆ سفر ئەوە هەمووی سفرەکە کەم سالب یەک توان دەکاتە یەک لەسەر دوو لە سالب جاران سالب یەک دەکات موجب یەک سالب جاران موجب دەکاتە سالب یەک لەسەر دوو دەکاتە یەک لەسەر دوو، ئەوە خەڵاس بوو. کۆ ئەوەیان ئەو جارە سێ کەم سێ توان دوو دەکات نۆ لەسەر دوو، باشە قوتابیە؟ سفر کەمی سفر ئەو هەمووی دەکات سفر ئەتوانی نەشی نووسین، باشە قوتابیە؟ بابزانین چەند دەکاوەیان موجب یەک لەگە سێی دەکاتە چار، باشە؟ سالب یەک لەسەر دوو لەگە سالب نۆ لەسەر دووی سالب یەک لەسەر دوو کەم نۆ لەسەر دوو دەکات چەند؟ دەکات سالب دە لەسەر دوو، ئەنجامەکەی دەکات چەند؟ دەکات سالب پێنج، باشە؟ سالب پێنج کەواتە وەڵامی کۆتایی بریتە لە چەند؟ وەڵامی کۆتایی بریتە سنوورداری تەواوکاری قوتابیان سالب سێ لە بۆ یەکی بریتە لە چەندی؟ بریتە لە سالب یەک، باشە قوتابیان؟ ئەوە ڕێگای دۆزینەوەی تەواوکاری، باشە قوتابیان؟
ڕێگایەکی خێراشمان هەیە پێویستە ئەوەش بزانین قوتابیان با بزانین کو مامەڵە لەگەرەوی دەکەین قوتابیان ئەگەر ئەو ڕێگا خێرایە بمەوێ بەکاربین ئەو ڕێمان هەیە با بێن ڕێگا خێراکە ڕێگا خێراکە کو بەکاردێتن قوتابیان تەماشای لەگەڵم دابن بزانە کو بەکاری دێنین قوتابیان بەهای ڕوت دێن چ دەکەین ئەگەر تاواوکاری بەهای ڕوت هەبوو تاواوکاری بەهای ڕوتی ئەی ئێکس کۆبی باشە قوتابیان کە دەرێت ڕێگە خێراکەی بەکاربینی بابرین حسابکە تاواوکاریت لە بۆرگرت دەرێتی ناو بەهای ڕوت کۆبی بەهای ڕوتەکە وچی خۆی باشە لەسەر چی لەسەر دوو پێش ئێکسەکەی باشە قوتابیان پێش ئێکسی باشە قوتابیان ئەو بەهای ڕوتە کووردەکەی دێن ناو بەهای ڕوتەکە وەک خۆی لە تەنیشتی دابەشی هەمووی دابەش چەند دابەش دوو جارانی هاوکۆلکەی ئێکسەکەی باشە قوتابیان دەین بەو ڕێگای دەتوانین تاواوکاری لە بۆ وەربگرین باشە قوتابیان ئەتوانی ئەو ڕێ بەکاربینی ئەتوانی ئەو ڕێگاش بەکاربینی ئێستا گەبین ئەویان بەو ڕێگای حەلکەین ها قوتابیان لەگەڵمدا بزانە کو وەری دەگرین تاواوکاری یەکی دەکاتە ئێکس لە ماوەی چەندی لە ماوەی ساڵی یەک لۆ سێ ئەوە وەرمانگر کەم ئەدی ئیوەی ئەگە بین وەریگرین ئیوەی کو وەری دەگرین قوتابیان ئیۆ بەهای ڕوت ئێکسە کو وەردەگرین دەکاتە ئێکس بەهای ڕوتی ئێکس لەسەر چی لەسەر دوو ئەی پێش ئێکسی چەندە تەمان پێش ئێکسی یەکە لێ دەکاتە دوو لەسەر یەک لە ماوەی چەندی ساڵی یەک لە بۆ سێ و لێ هینامە خوارج کە لێرە نانووسێت باشە قوتابیان بزانین ئەنجامەکەی دەکاتە چەند ئەوەندەی ڕشکەمەوە لەگەڵمدا بزانین ئەنجامەکەی دەکاتە چەند قوتابیان یاڵڵا با بزانین چەند دەکات لێرە سەی دانێمەوە کەم لێرە ساڵی یەکی دانێمەوە تا ئەو ئەنجامەی ئیوەی تەواو بوو کەم ئەو جارە ئیوە لەگەڵمدا بەبە هەڵی تێدانەکەی سێ بەهای ڕوتی سێ دەکاتە سێ جاران سێ لە جێ ئەو یەکسەی سێم دانا لە جێوەش سێی دادنێم بەهای ڕوتی سێ هەر سێ دەکا با بنووسمەوە لۆی لێتان تێک نەچی باشە دوو جاران یەکاتە دوو کەم ئەو جارەویت کە دانێەوە سالب یەک بەهای ڕوتی سالب یەک لەسەر چی لەسەر دوو ها قوتابیان ئەوە قەست بکەوێ یاڵە سالب جاران سالب دەکاتە موجب سێ کۆ یەک دەکاتە چار کەم ئەویان دەکاتە چەند سێ جاران سێ دەکاتە نۆ واتە نۆ لەسەر دوو کەم بەهای ڕوتی سالب یەک سالب یەک ئەوە بەهای ڕوت سالب یەک موجب یەک جاران سالب یەکە سالب یەک سالب جاران سالب ئەکاتە موجب یەک لەسەر دوو وڵامی کۆتایی دەکاتە چار کەم نۆ لەسەر دوو کۆ یەک لەسەر دوو دەکات دە لەسەر دوو دەدا بەش دوو دەکاتە پێنج وڵامی کۆتایی دەکاتە چەند دەکات سالب یەک باشە قوتابیان دەکرێت ئەو ڕێژ بەکاربین دەکرێت ئەو ڕێگاش بەکاربینین باشە یاڵڵا با بەردەوام بین با بزانین ئێستا بین ئەو نمونەیەمان هەیە با بزانین ئەوەی کو وەردەگرین قوتابیان تاواوکاری کو لە بۆی وەردەگرین باشە با بزانین کو مامەڵەی لەگە دەکەین قوتابیان گوتمان دێن یەکەم جار ناو بەهای ڕوت یەکسانەکەین بە سفر باشە ناو بەهای ڕوت لێ دەکەین یەکسانی دەکەین بە سفر بەهای ڕوتی هاوتە ئێکس کەم یەک یەکسانە بە سفر ئێکس دەکاتە چەند دەکاتە یەک باشە یەک دقیقە خەڵەمەکە هەندێکێک ئەوتر بکەین تەماشەکەنێ ئێکس دەکاتە چەند ئێکس دەکاتە یەک کەواتە یەک دەکەوێتە ماوەی نێوان سالب یەک و سێ معنای وێ تاواوکاری سالب یەک لە بۆ یەک لە بۆ چەندی یەک لە بۆ سێ قوتابیان دەستە چەپ ئەو یەکە ئەو ناوەندێ ئەو پارچەی ئەو دیوەی بە سالب وەردەگیرێت پارچەی ئەو دیوەش بە چ وەردەگیرێت بە موجب وەردەگیرێت یعنی دەتوانم برێم ئەویان بەهای ڕوتی ئێکس کەم یەکە ئەوهانیە ئەگەر بە سالب وەرگم دەبیتە سالبی کەوانە ئێکس کەم یەک باشە سالبی کەوانە ئێکس کەم یەک لای ڕاستشی دەکاتە موجبی کەوانە ئێکس کەم یەک باشە قوتابیان ئەجە زۆر جاریەت توانی یەکسەر کە دەزانین بە سالب وەرجێت یعنی ئەو دیوەی ئەوە ئێکس کەم یەکە ئەو لایە بنووسە یەک کەم ئێکس ئەدی ئەو لایە بنووسە ئێکس کەم یەک تا حساب کە فەرقی نییە لەگە ئەو دوو قسە هیچ فەرقی نییە قوتابیان ئەوە لەگەرەوەی هیچ فەرقی نییە ئەوش لەگەرەوەی هیچ فەرقی نییە چکەلۆ ئەوەش بە سالب وەرگرتیا هەر دەکاتە یەک کەم ئێکس ئەوەش بە موجب وەردەگرێت دەکا ئێکس کەم یەک باشە ئەوە سنووری تاواوکارەکە لە بۆمان وەرگرت باشە قوتابیان طبعا نەشتوانی شتەچکە بکە ئێستا بۆ منەوەی لە خۆ تاواوکاری برێ دەکاتە تاواوکاری سالب یەک لە بۆ سێ دوو کەمی بەهای ڕوتی ئێکس کەم یەک دیئکس باشە قوتابیان عادەتەن با ئەوە بکەیتە پاشتر ڕێکی بێخی خۆشترە یاڵڵا ئێستا بین تاواوکاری لەوەگرین با بزانین تاواوکاری کو لە بۆ وەردەگرین قوتابیان ئەو تاواوکاریە دەبیتە تاواوکاری سالب یەک لە بۆ سێ هی دوو دیئکس کەم
تاوکاری سالب یەک لە بۆ سێ بە هایڕوتی ئێکس کەم یەک دی ئەکس. باشە قوتابیان؟ ئێستا بابین تاوکاری لە بردی ئەوە هیچ ئەوە دیارەوە تاوکاری دەکات دوو ئێکس لە ماوەی سالب یەک لە بۆ سێ. باشە کەم ئەدی ئەو تاوکاریە چی لێدێ؟ ئەو تاوکاریە دەکاتە تەماشای قوتابیان دەکاتە چی؟ دەکات تاوکاری سالب یەک لە بۆ یەک تاوکاری سالب یەک لە بۆ یەک سالب یەک لە بۆ یەک دی ئەکس کۆ ئەو جارە تاوکاری یەک لە بۆ سێ ئەو جارە یەک لە بۆ چەندی؟ یەک لە بۆ سێ دی ئەکس. ئەدی ئەو کانکوو بنووسم گوتمان دەستە چەپ بە چی وەردەگیرێن؟ بە سالب. دەستە ڕاست بە چی وەردەگیرێ؟ بەمە ئەو یەکە ناوەندەیە دەستە ڕاستی بە موجب دەستە چەپی بە سالب وەریگرا کەواتە ئەو لای یەک کەم ئێکس ئەدی ئەو لایە ئێکس کەم یەک. باشە قوتابیان؟ ئەوەمان زانی. ئەو جەبابەی ئەنجامەکەی بدۆزینم زانین ئەنجامەکەی دەکاتە چەند قوتابیان؟ ئەوە دەکاتە سێ ئێکس دوو جاران سێ دەکات شەش کەم دوو جاران سالب یەک دەکاتە سالب دوو. باشە قوتابیان؟ ئەوە خەڵا ئیشمان بەوەی نما ئەوە ئیشمان پێ نما ئەو کەمە هەر ئەو کەمەیە. بابێنەوەشیان تاواوکاری لەوە گرین و ئەتوانین داشینینەوە. یاڵە تاواوکاری یەکی دەکاتە ئێکس تاواوکاری وەی دەکات ئێکس توان دوو لەسەر دوو. باشە ئەوە خەڵاس بوو لە ماوەی چەندی؟ لە ماوەی سالب یەک لە بۆ یەکی کۆ ئەو جارێ ئیوەیان تاواوکاری ئێکسی دەکات ئێکس توان دوو لەسەر دوو کەمی تاواوکاری وەش دەکات ئێکس ئەوەش لە ماوەی چەندی؟ لە ماوەی یەک لە بۆ سێ. باشە ئەوە بەتەنێ ئەوشمان بەتەنێ وەرگرت ئەیوان بابزانی دەکات چەند دەکاتە هەشت سالب جاران سالب دەکات موجب شەش کۆ دوو دەکاتە هەشت کەم. یاڵە ئەویان با دابنینەوە لەگەڵمدا بزانین کو دایدێنەوە یەکی دانێمەوە یەک کەم یەک توان دوو دەکات یەک لەسەر دوو واتە دەکاتە یەک کەم یەک لەسەر دوو. ئەوە خەڵاس بوو کەم. ئەو جارە سالب یەکی دانێمەوە قوتابیان سالب یەک توان دوو دەکاتە یەک لەسەر دوو سالب یەک توان دوو دەکاتە یەک لێ دەکاتە سالبی کەوانە یەک لەسەر دوو. باشە قوتابیە؟ یەکم داناوە یەک کەم یەک توان دوو یەک لەسەر دوو سالب یەکی دانێمەوە سالب یەک کەمی سالب یەک توان دوو دەکاتە یەک لەسەر دوو ئەو سالمە شەرمایتەوە. ئەوە خەڵاس بوو کۆ. ئەو جارە ئەویان بابزانین ئەویان با ببیتە ڕەنگەچکەوە بی لێمان دیار بیتن. باشە قوتابیان؟ ئەویان ئەو جارە لەگەڵم دابە سێ توان دوو دەکاتە نۆ لەسەر دوو نۆ لەسەر دوو کەم نۆ کەم سێ عەفوەن سێمان داناوە سێ توان دوو نۆ لەسەر دوو کەمی سێ کەم. ئەوە خەڵاس بوو. ئەو جارە ویت کە دابنینەوە بابزانینەوەیان دەکاتە چەند؟ یەکی دانم و یەک توان دوو دەکاتە یەک لەسەر دوو یەک لەسەر دوو کەمی یەک. ئەوەشمان خەڵاس کرد. تاوا قوتابیان؟ یاڵە بابزانین ئەنجامی کۆتایی دەکات چەند؟ ئەوە دەکاتە هەشت کەم یەک کەم یەک لەسەر دوو یەک کەمی یەک لەسەر دوو دەکات یەک لەسەر دوو کەم. سالب یەک کەم یەک لەسەر دوو دەکات سالب سێ لەسەر دوو جارانی ئەو سالبەیکە دەکات موجب سێ لەسەر دوو موجب سێ لەسەر دوو. باشە قوتابیە؟ سالب یەک کەمی نیو سالب یەک لەگە سالب نیوی دەکات سالب یەک و نیو لێ دەکات سالب سێ لەسەر دوو جارانی ئەو سالبەی دەرێشم کرد لێی کردی موجب سێ لەسەر دوو. باشە ئاگاتان لێبی کۆ. ئەجارە ئەویان نۆ لەسەر دوو کەمی سێ زانین چەند دەکات؟ نۆ لەسەر دوو دەکاتە یاڵە باوە یەکسەر جاران کەم نۆ لەسەر دوو ئەتوانین برێم نۆ لەسەر دوو دەکاتە دوو جاران سێ دەکات شەش نۆ کەم شەش دەکاتە سێ لەسەر دوو. یەکسەر دەتوانم وەڵامەکەی بنووسم بەس لۆ با لەگەڵ ئەوەکەیت کە حساب بکەم کەم سێ سالب جاران سالب یەک لەسەر دوو سالب یەک لەسەر دوو. باشە سالب جاران سالب موجب یەک. تەواو قوتابیە؟ بابزانینەوەیان دەکاتە چەند یەکسانە هەشت کەمی یەک لەسەر دوو کۆ سێ لەسەر دوو یەک کۆ سێ دەکات چار لەسەر دوو دابەش دوو دەکاتە دوو. باشە ئەویان چەند دەکات؟ نۆ لەسەر دوو کەمی یەک لەسەر دوو دەکات هەشت لەسەر دوو نۆ کەمی یەک چکە ژێریان یەکسانە چونکە ژێرەیان یەکسانە ڕاست دەتانی برێتن ئەوە نۆیە ئەوە کەمی یەکە برێی نۆ کەمی یەک دەکات چەند؟ دەکات هەشت لەسەر دوو هەشت دابەش دوو دەکاتە چار سالب سێ لەگە موجەبیەکی دەکات چەند؟ دەکات سالب دوو. باشە قوتابیە؟ ئەنجامی کۆتایی بریتێ لە هەشت کەم قوتابیان چار کەم دوو دەکاتە دوو دوو کۆ ئەو دوای ئێروکانەش ئەکاتە چار. باشە قوتابیان؟ هەشت کەم چار دەکاتە چار. ئەوە ئەنجامی تەواوکاری. باشە قوتابیان؟ ئەگەر بین بەو ڕێگای حەلکەین ئەگەر بین بە ڕێگە خێرایەکەی خۆمان حەلیکەین بزانین کە حەلی دەکەین قوتابیە باوەی ڕشکەینەوە ئێستا پێن. باشە قوتابیان؟ ئاگادار بن دەکرێت ئەو ڕێ بەکاربێن یاڵە با ڕێکیت کە بەکاری بێنم ئەوەی ڕەش دەکەمەوە
بابزانم کو مامەڵەی لەگەر دەکەم باشە هەمان ئەنجامەکەمان لە بۆ دەردەچی باشە قوتابیان ئەو چارەی ئاخری ئەوەی ڕەشناکەمە باشە لۆی بزانی هەمان ئەنجامت لۆ دەردەچی فەرق ناکاتن ئەتوو بە ئارەزوی خۆتە بە کامە ڕێگەی پێت خۆشە دەتوانی حەلیکەی باشە قوتابیان یاڵە بابزانین کو لە بۆ وەردەگرین قوتابیان یەکسانە تاواکاری دووی دەکات 2x لە ماوەی چەندی سالب 1 لە بۆ 3 باشە کەم ئەدی ئیوەی ئی ئەو بەهای ڕوتێک وەردەگرن دەنووسی ناو بەهای ڕوت بەهای ڕوتەکە وچی خۆی لەسەر 2 ئەی پێش ئێکسی چەندە پێش ئێکسی یەکە دەنووسم دووی لە ماوەی چەندی لە ماوەی سالب 1 لە بۆ 3 باشە قوتابیان ناو بەهای ڕوتەکە وچی خۆی لە هەمان ماوەدا ئەنجامی کۆتایی دەکاتە چەند 2 جاران 3 دەکاتە 6 کەم سالب 1 جاران 2 دەکاتە سالب 2 سالب 2 ئەوەمان خەلاص کرد ئەوە تەواو پاشە ئەوە ئیشمان پێ نەما ئەو کەمە ئەو کەمەیانە ئەو جارە ئەویان بابین لەگەڵمدا بزانێک و دەیدۆزینەوە قوتابیان سەی دانێمەوە سێک یەکەم جابا دانێمەوە 2 جاران دەکاتە 2 سێ کەم 1 دەکاتە 2 سێ کەم 1 دەکاتە 2 بەهای ڕۆتی 2 ئەکاتەوە 2 ئەوە ئەنجامی ناو بەهارتەکەشمان حساب کرد کەمی تەواوکاری ئەو جارە دێم سالب 1 دادنەوە ژێرە 2 دووگە 2 جارە دەکاتە 2 سالب 1 لەگە سالب 1 دەکات سالب 2 باشە ئەوە سالب 2 ئی بەهای ڕوتی سالب 1 لەگە سالب 2 دەکات سالب 1 دەکات سالب 2 ناو بەهای ڕوت بێت دەرێکا موجب 2 ئەوە ئەنجامی ناو ئەو بەهای ڕوتەیە باشە ئەنجامی ناو بەهای ڕوتەیە تەواو بەڵە بابزانین چەند دەکات ئەنجامەکەی سالب جاران سالب دەکات موجب 6 کۆ 2 دەکاتە 8 کەم ئەویان دەکاتە چی با دووەکی لەگەرەوەی بڕوێنی 2 دەمینێتەوە سالب جارانی 2 دەکاتە سالب 2 سالب 2 جار ئەو دووە لەگەرەوەی دەدۆڕا سالب جاران سالب دەکات موجب 2 موجب 2 ئەو کردی چەند کردی موجب 2 ئەو موجب 2 جارانی وەی دەکاتە چی دەکاتەوە سالب 2 کەواتە ئەنجامی کۆتایی 8 کەم 4 دەکاتە چەند دەکاتەوە 4 ها قوتابیان هەمان وەڵامەکەی کۆتایی کە ڕەشمان نەکردەوە هەمان ئەنجامت لە بۆ دەردەچی باشە قوتابیان ئەوە بەهای ڕوت خۆشبەختانە هەموو ئەو نمونانەی ئەمە کە لە ناو مەنهەجیمەدا هەیە هەموو ناو بەهای ڕوتەکان ئێکسەکان پلەیەکەن قوتابیان باشە هەموویان ناو بەهای ڕوت ئێکسەکان چنە ئێکسەکان پلەیەکەن باشە ئەگەر با ئێکستوان دووشمان هەبی ئەتوانین مامەڵەی لەگەر بکەین باشە قوتابیە بە هەمان شێوە یەکسانی دەکەین بە سفر تەماشای حدودی سنوورەکەی کە بزانە چەند لە بۆ چەند ئەوە مهمە باشە قوتابیە یعنی ئێستا بۆ نمونە ئەگە بێم لێرکانە قسەیەکی زیاتر بکەم لۆی بەرچاوڕوونی زیاتر تەبی قوتابیە بەرچاوڕوونی زیاتر تەبی تەماشەکەنێ قوتابیان بۆ نمونە تەواوکاریەک دەنووسم تەواوکارێک دەنووسم بۆ شێوە بۆ نمونە دەنووسم تەواوکاری بابێتەوە قەڵەمەکە قەڵەمەکەمان لۆ بێتەوە قوتابیان بزانە قەزمان چییە مەسڵ بۆ نمونە تەواوکاری بەهەرە و نمونە سەرەوە بین و برێنی 1 لە بۆ 3 ئێکس کەم 1 ناو بەهای ڕوت مەبەستم فکرەی بەهای ڕوتە قوتابیان کو لە بۆی وەردەگری ئەگە بێی ناو بەهای ڕوت یەکسان کەی بە سفر قوتابیان ئێکس دەکاتە چەند ئێکس دەکاتە 1 وایە کەواتە حدودەکەی توش 1 لە بۆ 3 مادام کە تە دەستە ڕاستی ئاگادار بە ئەو بەهای ڕوتە بە چ وەردەگیرێت بە موجب وەردەگیرێت بۆ نمونە ئەگەر هاتوو بەو شێوازەبی وا ڕێکەت بۆ نمونە گۆتی سالب 1 لە بۆ 1 باشە بەهای ڕوتی ئێکس کەم 1 دیەکس ئەدیەوەی کو وەردەگرم ئەگەر ناو بەهای ڕوت یەکسان کەی بە سفر ئێکس دەکاتە 1 وایە کەواتە مانایوێ ئیتو دەبیتە چەند دەبیتە سالب 1 لە بۆ 1 وایە ئەوە کەیتە لای ڕاست ئەوە ڕاستە ئەوە کەیتە چەندر کەیتە چەپی کەواتە ئەو بەهای ڕوتە بە چ وەردەگیرێت بە سالب وەردەگیرێت سالبی ئێکس کەم 1 باشە قوتابیە دووبارەیەکەمەوە ئاگان لێبی تەماشەکەنێ قوتابیە بۆ نمونە وا ڕێکە تەواوکارەکەی تو 1 لە بۆ 3 بوو ئەگەر ناوبار یەکسانکەی بە سفر ئێکس دەکاتە 1 کەواتە 1 لە بۆ 3 کەواتە دەستە ڕاستە یەکسەر بزانە بەهای ڕوتەکە بە 1 پارچە وەردەگریت بە تەنها
بموجب بس بموجب وريقري وبهايروته بس سالب وري ناقري اگر بور من واره كت سالب يك لبو يك بو ها دقتك بيك بارتسا كت دست تسبي كوت دست تسبي بس سالب وري ناقري اگر داربه سالب يك لبو يك بس ور دقري ها اگر ناو بهار يكسان كما صفر اكس دكات يك كواتا حدودي امنها ما سالب يك لبو يك دست تسبي يكيا دست تسبي او يك او يك اينا وبهايروتك ما دام لاي تسبي يكيا كواتا بزانه بس ور دجين بزانه بس سالب ورده جديد باشا كتابيا احتمال ابن مامس او حدود نبيتن بون من بوشي عزبيتن وهاركت تاو كاري بون من دنوسم دو لبو بينزي همان بهاي روت اكس كم يك دي اكس ادي او يكو ورقه مامس اي اتو اگر يكسان كي بس صفر اكس دكاتتن اكس دكاته اكس يكسان كي بس اكس دكاتتن دكاته يك كواتا او دو لو بينزي يعني تندا كواتا اگر ريزي كم يكو دو بينزم هي يك دو بينزم هي وايا كواتا نيتم يقلبو دو او لا امنيه يقلبو دو لبو بينز وايا امن او لا امنيه يقلبو دو يعني او ورناقر باشا ما دام كنت دست راستي كواتا بتصور دجرم بتصوري دقرم دو لبو بينز كواتا اوش بموجب وردقري اقدار دري موجبي كوان اكس كم يك باشا لبروي او سنوري كلبو دياري كري كوتا دست راستي يشي با حدودش نبيتن دو لبو بينزا باتي وردلي بموجب وردقري اقل فرضنا واركد او زاره بور من قوتي سالب بينز لبو سالب يشي بهاي روتي اكس كم يك طبعا تو اقرناو بهاي رو اكساكي بس صفر اكس دكاتي يك وايا اكس دكاتسن دكاتي يك اقر ريزي كان يكو سالب بينزو سالب يك وايا يكو سالب يعني دبيت تواوكاري سالب بينز لبو سالب يكم دبي سالب يكش لبو يك اي امس داوي لمن نكد يا سالب يك لو يك يعني او ناوسي داوا نكد يا وايا ما دام كت دست تسبي او ناوسي او يك كيا لبروي كوت دست تسبي بس يورد الجيم بس سالب وريدم درم سالب يكوان اكس كم يك هذا كي بنوزا يك كم اكس فرقينيا باشا كتابيا او بوشي هذا ما عمل لك بهاي روتكين باشا بزانا اتناو بارد يكساك بس صفر او قيمتي لبو درتو او ذا تركيزي سنوركي بك حدودكي بك اگر سنورك او يبون من او جماري كدرتو ناو بهاي رو بون من بيز درتو او حدودي داواي كر كت دست راستي بمجمد يجري او حدودي داواي كر كت دست سبي بس سالب ورد يجري باشا كتابيا او بالنسبه بهاي رود وكو زانياني لبو خوتان اگر بون من واركت مثلا اكس بهاي روتي بون من قوتي تاو كاري سالب بينز لبو بينز بهاي روتي اكس تواندو كمنو دي اكس هرچنده هیچ نمونه‌یک معنیه لكتابكي ماذا ناو بايروت نقشه دوزا بيتن باشا بلام نقشه دوزاج بيش همان فكرته ناو بايرو يكسان كي بصفر دبيتتن اكس تواندو كمنو يكسانه بصفر اكس تواندو دكاتنو اكس دكا موجب سالب سهوايا كواتا سالب بينز لبو بينز يعني تيلي دي ها كتابيا اگر اوش ماران الريسكين سالب بينز سالب سي تسانديه سيتا بينزي تسان تواوكاريا كتيا سالب بينز لو سالب سي يكش سالب سي لو سي يكش شان سي لبو تسانديا سي لبو بينزيا ديت دكاي كتابيا ايرو كانا كتابيان ليرو كانا او ناوتسيا كتد او لاي تكون نقشتي دوزا قال لي بي باشا بتصور دجينن او لاي بموجب وردجين موجبي كوان اكس تواندو كمنو ادي او ناوتسي بسالب وردجينت اكس تواندو كمنو ادي او ناوتسي اخري دبيتو موجب اكس تواندو كمنو باشا كتابيا موجب سالب موجب سي ناوتسي باشا قدار او بايرو تكاتي كوري دغري دين اكس تواندو كمنو كيسان كم صفر دبين نتسن ناوتسي سي بارتسيا بارتكتي سالب بينز لو سالب سي يكش سالب سي لو سي لبو بينزي ناوتسي يكم بموجب سالب موجب اهاري كده فاش كتابيا اگر بخوشي قوتي سالب سي لو سي كيكسان كده يك حدود بو وبتنه بس سالب وري دغري اقل لي باشا اگر دنيا اشتچيوات هاتا بيش باشا كتابيا او فكره شي سرتاي باشا كتابيا كتابيا اول شيء بهمان شيء وبايرتك بابزاني كو وردقني اكثر با رجاء سانك حليكي بابزاني كو لبو وردقني كتابيا رجالم داون دين بهايروتي ايوي كو وردقني
يلا بابزام كولە بۆی وەردەگرم قوتابیان ئەویان ئەنجامەکەی دەکاتە چی ناو بەهایڕوت 2x کەم 3 بەهایڕوتەکە وچی خۆی لەسەر چی لەسەر 2 پێش ئێکسی پێش ئێکسی چەندە 2 باشە 2 لە ماوەی چەندی لە ماوەی 0 لە بۆ 3 ئەو جەبێم ئەنجامەکە یەکەم جار 3 دادەنێمەوە دوای 0 دادەنێمەوە لەگەڵم دابن بابزانی کو دادەنێمەوە لەگەڵم دا بە قوتابیە ئەوە ژێرە هیچ 2 جاران 2 دەکاتە 4 2 جاران 2 کاتە 4 2 ئەو 3 دادەنێمەوە 2 جاران 3 دەکات 6 6 کەم 3 دەکاتەوە 3 ئی بەهایڕوتەکەی 2 جاران 3 6 6 کەم 3 دەکاتە 3 ناو بەهایڕوت بێت دەری هەرەکاتەوە 3 ئەوە خەڵاس کەم ئەو جارە سفرەکە 2 جاران 2 4 ئەویان 2 جاران 2 چەندە ئەویان چارەکەیە ئەوە چار ئەو جارە سفر 2 جاران سفر دەکات سفر سفر کەم 3 دەکات سالب 3 ناو بەهایڕوتەکە 2 جاران سفر 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 کەم 3 سالب 3 لە ناو بەهایڕوت بینمە دەرێ ئەکاتەوە موجب 3 باشە ئەنجامی کۆتایی بزانین دەکات چەند 3 جاران 3 دەکات 9 لەسەر 4 ئەوەشیان سالب جاران سالب دەکات موجب 3 جاران 3 ئەوەش دەکات 9 لەسەر 4 9 لەسەر 4 کۆ 9 لەسەر 4 دەکات 18 لەسەر 4 ئەوەش کورتە بیتەوە بەسە 2 9 بەسە 2 2 دەکات واتە دەکات 4.5 باشە قوتابیان بەو ڕێگای دەکرێت هەروەها بە ڕێگەی حدودەکە شێکسانێکی بە سفر دەکاتە چەند ئەنجامەکەی دەکاتە 2 لەسەر 3 کەواتە تەواوکاری دەبیتە سفر لە بۆ 2 لەسەر 3 2 لەسەر 3 لە بۆ چەندی لە بۆ 3 ئەو لای بە سالب ئەو لای بە سالب وەردەگیرێت ئەو لایش بە چ وەردەگیرێت بە موجب دەستە چەپ بە سالب دەستە ڕاست بە موجب باشە قوتابیە ئەو بەنسبەت تەواوکاری بە هایڕوت باشە قوتابیە ئاگات لێبی دەکرێت بۆ شێوازە مامەڵە لەگەر تەواوکاری بە هایڕوت کەین سوپاسانەکەم هیوای سەرکەوتتان لە بۆ دەخوازم